بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە و هەر لە خزمەت دەرسی هەشتەمین. خۆشەویستانم دووسێ ئاەت مابوون، پێم خۆشە هەڵوەستەیان لە خزمەتدا بکەین و جا دەچینە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر دەربارەی هاوکاری و دەستبارگرتنی خەڵک. دیارە وەکو گوتمان ئەو دینەی ئێمە مجرد شعائیر نییە، مجرد کۆمەڵە خواپەرستیەک نین و ئینسان هەرچی دیکە بیکا کەیفی خۆیەتی، بەڵکو پەیامی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە پەیامێکی گشتگیرە و بە تایبەتیش تەرکیزی لەسەر چاکە و چاکەکاری کردوتەوە لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا، بۆی کە ئینسان بە سوود و بە قازانج بێ بۆ دەوروبەری خۆیدا و بەس بۆ خۆی نەژیەتن، ڕوحی ئەنانیەت نەبێ لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا. و ئینسان بەڕاستی ئەگەر بە دڵسۆزی ئەو پەرستشانە بکاتن لە نوێژ و ڕۆژی و زەکات و حەجدا، بە تایبەتی ئەوانەی کە ڕوکنی ئیسلامن، ئەوجا لە دڵەوەدا ڕوکنەکانی ئیمان ڕاسخ بوو بن، ئەو کاتە ئینسان دەتوانێت چاکەکارێکی باش بێتن. ئەو کاتە ئینسان دەتوانێت چاکەکارێکی باش بێ کە دوور بێت لە ڕیا و لە ڕیابازی و لە خۆدەرخستن و لە خەڵک پێمەبەست بوون. بەڵام خوا نەخواستە ئەگەر ئینسان لە ڕووی ئەو پەرستشانە، لە ڕووی ئەو عیبادەت و خواپەرستیانە کەم و کوڕی و خەلەلێک هەبوو، لە چاکە و چاکەکردنیشدا خەلەلێک دەبێتن. لەبەرەوە تەماشەکەن خوای پەروەردگار دەربارەی نوێژدا دەفەرمێ: ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر. زەکات بۆ چییە؟ بۆ تەزکیەی نەفسە، پاکبوونەوەی نەفسە. حەج بۆ چییە؟ حەج بۆ ئەوەیە بەڕاستی کە ئینسان زیاتر تەماشەی ئەو وەزعی کات و زیاتر پاک بێتەوە و زیاتر ئیسلامەکەی وەکو منهەج و بەرنامەیەکی عالەمی تەماشەکات. هەموو خەڵکێکی دەبینی لە هەموو وڵاتان کە ڕوویان لە ماڵی خوا کردووە. لەبەرەوەش ئەو مەسەلەی چاکەکاری، هاوکاری خەڵک دەبێت گشتگیر بێت و دەبێت ئینسان بەس بۆ خۆی نەبێ، بەس مەسلحەتی خۆی نەبێ، و ئینسان دەبێت وەکو بڵێ کوو ڕۆژ کاتێک کە دێتە دەرەوە تیشتی ڕۆژ پەخش دەبێتن، هەموو خەڵکی دەگرێتەوە خراپ و چاک. بەڕاستی ئینسانی ئیمانداریش لە مەسەلەی چاکەکردندا دەبێت وەکو تیشتی خۆر وابێ، هەموو خەڵکی بگریتەوە، چونکە جاری وا کابرا خراپە واسە بە چاکەیەکی تو کابرا تۆبەی دەکات و خوای گەورە هیدایەتی دەدات. زۆرن خەڵکانیوە. لە خزمەت سوورەتی الحەدید ئاەتی 18 خوای پەروەردگار دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم إن المصدقين والمصدقات وأقرضوا الله قرضا حسنا يضاعف لهم ولهم أجر كريم. خوای پەروەردگار کە باسی ئەوانە دەکات کە ڕاستگۆن لە پیاوان و لە ئافرەتان، جا کە باسییان دەکات کە سادق و ڕاستگۆن، ئەو جا بە چ وەسفیان دەکات؟ دەفەرمێ: وأقرضوا الله قرضا حسنا. لەبەرەوەی گوتمان چاکەکردن لەگەڵ خەڵکی، خێرکردن بە خەڵکی، دەستبارگرتنی خەڵکی معاملەیە لەگەڵ خوا، معاملە نیە لەگەڵ عەبد و بەندەکانی خوا. لەبەرەوە خوای پەروەردگار ئەو خێر و حەسەناتەی کە دەیکەی بە قەرزی لەکنەخۆ تۆمار کردووە. یعنی تۆ تەماشەکە
برا شیرنەکانی خۆم بینەرانی بەڕێزم ئینسان وەلیلله المەثل الأعلى کە قەرز دەداتە خەڵکێکی ئەو خەڵکە جێی سیقە بێ جێی متمانە بێتن قەت دەخەمێ پارەکەی خۆی دانیە زەکاتەکەشی لێ دەدا کە سار وەڵ سوڕاو چکە دەزانی پارەکەی دەداتەوە ناخواتن ئەی چییە لە خوای پەروەردگار خاوەن وعدترە کەس چییە لە خوای پەروەردگار خاوەن بەڵێنترە کەس لەبەرەوە هەر خێرێکتان کرد هەر خێرێکمان کرد بزانین ئەو خێرە چێ وەری دەگری لە لای خۆی و بە قەرز لەسەرە خۆی حیساب دەکا خوای پەروەردگارە دەفەرمێ وأقرضوا الله قرضا حسنا قەرضی حەسەنە لای خوای پەروەردگار ئەوەیە کە کەمەکەی زۆر دەکا ئەو نەبی بڵێ وڵات و دینارێکت کردوتە خێر پاداشی دینارێکت داتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە تەشجیعی موسڵمانان دەکات لە چاکە و لە خێر دەفەرمێ چی اتقوا النار ولو بشق تمرة دەڵێ خۆتان لە ئاگری دۆزەق بپارێزن ئەگەر بە لەتکە خورمایەکیش بێتن شقی تەمرە ئەو دنکە خورمایی بینی بیکێ دوولت لەتێکی بۆ خۆت بخۆی و لەتێکیش بیکێ سەدەقە و خێر جا حیساب کە تو لەوانەیە پێت سەیر بی بڵێ جا ئەوە چییە قەناعەت بکەنی وا هەیە بە خێرێکی زۆر زۆر بچووک و گچکە خوای گەورە دەیباتە بەهەشت بۆ چکە خوای گەورە تەبارەک تەماشەی زۆری و کەمی خێرەکەی ناکات تەماشەی زۆری و کەمی سەدەقەکەی ناکات تەماشەی زۆری و کەمی چاکەکەی ناکات ئەدی تەماشەی چی دەکات تەماشەی نیەتەکەی دەکات زۆر جار نیەتی ئینسانی لە کردەوە عەمەلی گەورەترە و باشترە و بۆ مهمتریشە بۆ ئێستا بڕۆ تەماشەکە و گەورەترین لە قوربانی گەورەترین گازۆتی لە عاردی بەعازەکەی 1000 کیلۆ بیت خوای گەورە چی دەڵێ دەربارەی لن ينال الله لحومها ولا دماؤها ئەو هەم گازۆتە گەورەکەی دەگریتەوە هەم بزنێکیش دەگریتەوە خۆ ئەو گازۆتەکە بەراورد کە بە بزنەکەی لەوانەیە دەیان و بڵێ بزنی لێ دروست بن بەس چ دەفەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ئیشی بە خوێن و بە گۆشتەکەی نییە ئەدی ئیشی بەسیە ولكن يناله التقوى منكم مەبەستی پێ ئەو نیەتەیە ئەو مەبەستەیە کە بە چ مەبەستێکت ئەو خێرە کردووە ئەوە مهمە جاوەی کە خێرێکی زۆر زۆر گەورە دەکا ئەگە مەبەستی ڕیایی بێ لێی وەرناگیرێ ئەوەی خێرێکی زۆر گچکەش دەکات مەبەستی پێ دڵسۆزی ئیخلاسی بێ بۆ خوای پەروەردگار خوای گەورە لێ قبول دەکات کە لێشی قبول کرد دەچێتە چوارچێوەی خەڵکی چی خەڵکی ئەهلی تەقوا ئینەما یەتەقەبەل الله من المتقین خوای گەورە لەوانەمان بجێڕیت خوای گەورە لە کەسانێکی وەردەگری کە ئەهلی تەقوا بن ئەوجا دەفەرمێ قەرضی حەسەنە ئەوەی کە خوای گەورە دەفەرمێ یوضاعف لەهم لۆیان چەند قات دەکرێتەوە چەندە خوایە یەک بە یەکە یەک بە دەیە یەک بە هەزارە دیار نییە مضاعفەی لای خوای پەروەردگار کە خەزائینی خوای پەروەردگار پڕە لە خۆی دەوەشێتەوە هەر کەسەکە و لە خۆی لە قەدەرە خۆی عەتا و خێر و سەدەقەی دەکات یعنی تۆرە تەماشەکە ولله المەثل الأعلى بڕۆ داوای هاوکاری لە فەقیرێک بکە کە 1000 دیناری تەبە توێدا زۆر تەبیعیە لات یەک قسەی ناکەی بەڵام بڕۆ لای دەوڵەمەندێکێک کە 10,000 توێدا لێی وەرناگری دەڵێ کاکە ئەو هەموو پارت خوا عیب نییە 10,000 دەینی دەرێت و بڕۆ لای قائیدێکی سەرکردەیەکی وەرەقەیەکی توێدا دەڵێ وەڵڵاهی بتوڵێەوە باشترە کابرا قائیدێکی گەورەیە وەرەقەیەکی وە من دەداتن بەڵام بە شەرتێکی کە هەیان بێ هاچکە جاری وایە لە سەردەمی زێڕینی دەوڵەتی ئیسلامی کابرا قائیدیش بۆ ئەو پارە سۆرەت و سامانەی نەبوو بیبەخشیت چکە دەستی چ کابرای گوتی خەریکی کار و چالاکی ئیسلامی بۆ مەجالی کار و کەسابەتی نەبووە خوای گەورە لە قەدەرە خۆی بۆی مضاعفە دەکات وەکو گوتم نیەتەکە چەند خاڵس بێت چەند دڵسۆزی زیاتر پێوە بێ ئەو خێر و چاکەی کە دەیکەین مضاعفەکە زیاتر دەبێت لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالا ئەوجا دەفەرمێ وەلەهم ئەجڕ کەریم و پاداشتێکی نەبڕاوە پاداشتێکی زۆر گرنگ و مهم خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بۆی ئامادە کردوون دوایین ئاەتمان کە دەچینە خزمەت هەندێک لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە سوورەتی الممتەحینەیە دوایین ئاەتی 8 خوای گەورە تەبارەک وتەعالا کە گوتم بۆی کە دائیمەن ئەوانەی کە خەونی خراپ بە موسڵمانانەوە دەبینن ئەوانەی کە دەڵێن وەڵا خەڵکی ئیسلامی خەڵکی موسڵمان کە بێتە سەر دەسەڵات و دەسەڵاتی بکرێتە دەست
وەچ کابرای گوتی تەڕ و هیچی پێکەوە دەسووتێنیت و بەس بۆ خۆی دەبێت و بۆ خەڵک نەوەڵا قەناعەت بکەن غەیرە موسڵمان لە ناو دەوڵەتی ئیسلامی چاتر حەق و حقوقیان پارێزراوتر دەبێتن چاتر و باشتر ئەگە دەوڵەتێکی ئیسلامی ڕاستەقینە بێتن لەبەرەوەی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە چ دەفەرمێ لە سوورەتی ئەلمومتەحینە ئایەتی 8 لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين تماشەکە لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من ديارهم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين تماشەکە خوای پەروەردگار نەهی لێ نەکردوون کە چاکەکار بن کە بەخشەر بن بەرامبەر بە کافرانێک کە شەڕتان دەگەڵ نەکەن لەسەر دینتان ها دا تەماشەکە چکە جاری وا لەوانەیە و کافرە دەگە عەشرەتێکە دەگە عەشرەتێکی مسلمانان بە شەڕ بن لەسەر دین نییە لەسەر زەویەکیە لەسەر شتێکی کۆمەڵایەتیە ناکرێت و بیبێ بە قالبی دین وەڵا وەرە و کافرەوە شەڕما دەگەڵەکە ئاخرەت و زوڵمانێک کردێ کوڕی بابم ناتوانی داخلی کافری محاربیکەی بەڵام هەر کاتێک کە شەڕەکە شەڕێکی دینی بوو لەسەر ئەساسی عەقیدە بوو ویستیان و چکاورای گوتی کۆ ئێستانەکە دەوڵەتی ئیسلامیان نێشتووە ئێستانەکە کیان و جوودی مسلمانانیان نێشتووە واجبە لەسەر هەموو مسلمانانی دنیا واجبە لەسەر هەموو مسلمانانی دنیا کۆشش بکەن ئەوەی کە پێیان دەکرێت بۆ جێڕانەوەی ئەو هەیمەنەتە و تەطبیقی ئەو شەریعەتە جا هەر یەکە بە توانای خۆی بەڵام لە چوارچێوەی شەریعەتی خوا لە چوارچێوەی شەریعەتی خوا دەبێت خەڵکانێکی عاقڵ و ژیر بەو ئیشە هەستن جا لە ڕێی داوە بانگەوازە لە ڕێی تەئلیفاتە لە ڕێی ئەوەیە کە خەڵکێکی مسلمانی باش ئیستیعدادی هەبێ قووەت و هێزێکی هەبێ دیفاع لەو داوە و بانگەوازە بکات خەڵک بە ئاسانی نەتوانێتن ڕای ماڵێت و گەسچی لێداتن بەڵام دوژمنانی ئێمە توانیویانە هەندێک خەڵکی عەمیل و خەڵکی بەکرێ گیرا و بە ناوی ئیسلام دروستکەن بۆی کە بە ناوی جیهاد و بە ناوی چی و دەوڵەتی ئیسلامی و تەطبیقی شەریعەت کۆمەڵە ئیشێکی قێزەون بکەن بۆی خەڵک ڕقی لە دەوڵەتی ئیسلامی و لە تەطبیقی شەریعەت و لە جیهادیش بێتەوە تا ڕادەیەکی سەرکەوتوش بوون دوژمنان بەڵام دەبێ ئەوەمان زۆر لە ئینسانی ئیماندار و مسلمان دەبێت زۆر لەوەی عاقڵتر بێ زۆر لەوەی ژیرتر بێ ئەوجا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا کە چاکەکردنی وەکو بڵێ تایبەت نەکردووە بە ئەهلی ئیمان و بە مسلمانان لەبەرەوە لە ناو مسلماناندا خەڵکی غەیرە ئیسلامیش و مسلمانیش دەژیێتن دەبێت و فەضائیل و چاکە و بەخششەکانی تو ئەوانیش بگریتەوە چۆن ڕووبار بەناو شارێکدا دێتن عەتای خۆی ئاوە سازگارەکەی خۆی بە هەموو خەڵکی دەدا ئینسانی ئیمانداریش دەبێ وابێت بینە سەر چەند فرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر دەفەرمێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة والله في عون العبد ما كان العبد في عون أخيه أو حديث زور عزائبة دەفەرمێ هەر کەسێک مشکلەیەک سووکە لەسەر مسلمانێکە مشکلەیەکی هەیە جا ئەو مشکلەیە ئەتو تەماشەمە کە چەندی زۆرە و چەندی کەمە ئەتو لەوانەیە کەسێکە دێتە لێ مشکلەیەکی داڵێ و کەی مشکلەیە بۆ چکە بۆ خۆت تووشی ئەو مشکلانە نەبووی بەس لاوی زۆرە ئەو مشکلەیە بۆرە هەتا پێت دەکرێت بە تەلەفۆنە بە قسەیە بە سەردانە بە هەر شێوەیەکیە هەوڵ دە مشکلە و کێشە و مشکلەی مسلمانان چارەسەرکەن ئەوجا کە دەفەرمێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا هەر کێشە و مشکلەیەکی دنیا کە تووشی مسلمانێکی دەبی توانیت لەسەری دەفعکەی نفس الله عنه كربة من كرب يوم القيامة خوای گەورە بەڵاو موسیبەتێکی گەورەی ڕۆژی قیامەتەی لە کۆڵ دەکاتەوە کە مستحقی بۆ تووشی بێ ئەو ئینسانی لە مقابلی ئەو چاکە و ئەو فەضائیلەی کە کردوێتی خوای گەورەوەی لە کۆڵ دەکاتەوە ومن يسر على معسر
کەسێک کە شتێک ئاسان کە یانەوەتە بارسوچێک بۆ خەڵکێکی کە دەبینی ژیانی قورسە فەقیرە هەژارە قەرزدارە بۆی سەهلکە یەسەر الله عليه في الدنيا والآخرة خوای گەورە ئیشی بۆ ئاسان دەکات لە دنیا و لە قیامەتدا ومن سەتەڕ مسلما ئەوە زۆر مهمە ئەوڕۆ تەماشا دەکەی خواخوامانە مسلمانێک عیبێک بکا گوناهێک بکا بۆی لە فەیسبوک پۆستی لەسەر بکەیت عیبیشی نەکردووە بەس لەبەرەوەی لە حزبەکەی تو دانیە تەماشا دەکەی درۆ و بوختان و قسەی نابەجەی بۆ هەڵدەبەسین بەس بۆ ئەوەی کە ناشیرنیکەین لە ناو خەڵکی چ لە خۆتان دەکەن لە ڕۆژی قیامەت چۆن وەڵامی خوا دەدەینەوە ئەها دەفەرمێ ومن سەتەڕ مسلما ستر بەچی دێ خۆشەویستانی خۆم ستر بەوە دێک کابرا گوناهەکەی کردو تاوانەکەی کردو عیبەکەی تێدایە بەڵام ئەتۆ کە دەزانی دەبێت ستریکەی فەزعی نەکەی باس نەکەی پەردەپۆشی کەی دوو بە دوو نسحەتی کە ئامۆژگاری کە بەڵام باس مەکە لە ناو خەڵکی دەفەرمێ چی ئەها چەند گەورەیە ناڵێ من فەضەح مسلما من سەتەڕ مسلما هەر کەسێک مسلمانێک ستر کە دەبینێ ئەو مسلمانە بۆ نمونە گوناهێک دەکا ئەو گوناهە گەورە بەیان گچکە بێ باسی ناکەی سترێکی لە مابەینی خۆت و خوا با لەسەر زاریم بڵاو نەبیتەوە چکە زۆر جاری وایە خۆشەویستانی خۆم مسلمانێک تووشی گوناهێک دەبێ تووشی تاوانێک دەبێ خەڵک کە لێی دەکاتە هەڵا کابرا تووشی تاوانی گەورەتر دەبێت جاری واز لە مسلمانانیش دینیت ئێکجاری دەڕواتن تووشی گوناهی گەورەتریش دەبێت بەڵام مەدێکە ستر کرا باس نەکرا پەردە پۆشکرا نسحەت کرا دوو بە دوو خوای گەورە دەفەرمێ سەتەڕەه الله في الدنيا والآخرة لە دنیا و لە دوا ڕۆژدا خوای گەورە ئینسانی ستر دەکا چێ لە ئێمە هەیە پێویستمان بەو سترە نەبیت ها بەخوای کەس هەمومان پێویستمان بەو سترێک کەواتە با مسلمانان سترکەین بۆی خوای گەورە سترمان کاتن والله في عون العبد والله في عون العبد بەبەردەوامی خوای گەورە لە هاوکاری و کۆمەکی ئینسانەکاندایە ما كان العبد في عون أخيه مادام ئینسان لە هاوکار و کۆمەکی خەڵکدایە ئەمڕۆژ حرەکاتی ئیسلامی کە لە خزمەت خەڵکیدانە هاوکاری خەڵکی دەکەن گەورەترین بەخشش ئەو حەدیسە دەیانگرێتەوە خوای گەورەش هاوکاریان دەبێ خوای گەورەش سەرخەریان دەبێ لە فەرمودەیەکی تری پێغەمبەر داهاتوە عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ المسلم أخو المسلم مسلمان برای مسلمانە لا يظلمه ظلمی نابی لێ بکە ولا يسلمه و نابێ تەسلیمی زاڵمانی کە ئەها قەدیم کابرای بەتایبەتی خانەدان و ئەوانە کابرا کەتنێکی کرد با خۆی هاویش با دیوارخانەی کابرا تەسلیمی نەدەکرد ئەگەر هەموو عەشیرەتی لەسەر بە کوشتی دابایە ئینسان نابێ برای خۆی بێڵی خەڵک زوڵمی لێ بکات و لەسەری بە جواب نێت من كان في حاجة أخيه ئەوەی کە لە خزمەت ئیش و کاری خەڵکی دابێ پێداویستەکانی خەڵکی جێبەجێکە كان الله في حاجتي خوای گەورە پێداویستەکانی جێبەجێ دەکات ومن فرج عن مسلم كربة ئەوەی کە بەڵایەک مصیبەتێک لەسەر مسلمانێک لا دەدا فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة خوای گەورە بەڵاو مصیبەتێکی ڕۆژی دوای لەسەر لا دەدا ومن ستر مسلما باسمان کرد ستره الله يوم القيامة ئەوەی مسلمانێک ستر کا خوای گەورە لە ڕۆژی قیامەت ستری دەکات آخر فرمودە و کۆتایی بەو بە حەڵقەیەش دێنین پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات ئەوە زۆری مهمە ئەو فەرمودەیە لەبەرەوەی کاتەکە تۆزێکی شەوە بوو گەردەنم ئازاکە مام ئازاد ئەڵێ چی دەفەرمێ صەنایع المەعروف تەقی مەصارع السوء چاکە و چاکەکاری وا لە ئینسانی دەکا ئینسان لە مردنی خراپ بە دوور بێت لە شوێنی خراپ نەمریت ئیوایە دەڵێن لە ناو ئاودەستێ مردووە لە ناو حەمامێ مردووە بە شێوەیەکی زۆر قێزەون مردووە دەڵێ چاکەکاری ئینسان دەپارێزی لەو جۆرە مردنەی مردنێکی مسلمانانت بە قسمەت دەبێت مردنێکت بە قسمەت دەبێت لە شوێنی چاک بمری ئەها ئیوایە دەبینی کە وەڵا لە ناو ئاودەستێ ڕوح دەرچوو چەندان هەیە لە خەڵکی جۆرا و جۆر بەڵام ئینسان کە چاکەکار بێ لەو جۆرە مردنەی ڕزگار دەبێت ئەو جا دەفەرمێتی وەسەدەقەت السر ئەو خێرەی کە بە سڕ و بە نەهێنی دەکرێ تطفئ غەضب الرب
تووڕەیی خوای پەروەردگار دادەمرچێنیتەوە. ینی بۆ نمونە ئەتۆ مسلمانێک من مسلمانێک گوناه و تاوانمان زۆرە، خوای گەورە لێمان تووڕێ، خوا پەنامان دا، ئینشاڵڵا خوا لێمان تووڕە نابێتن و خوا ئینشاڵڵا لە گوناه و تاوانەکانمان خۆش دەوێت سترمان دەکات. بەڵام لەگەڵەوەی کە ئەو هەموو کەم و کوڕێشمان هەن، بەڵام بە پەنهانی دەچی هاوکاری یەتیمێکی دەکەی، هاوکاری بێوەژنێکی دەکەی، دەستبار بۆ خەڵکێکی دەگری، دەڵێ چی؟ تطفئ غضب الرب، تووڕەیی خوای پەروەردگار دادەمرچێنیتەوە لەسەر ئەو کردۆ چاکەی کە کردوتە. وصيلة الرحم، سرداني خزمان، تزيد من العمر، عمري إنساني دريج دكا. أو لكاتي شرحي عقيدة الطحاوي قال يا تام بدورو بردرجي باسم كرت ليرى خلافي على سر آية بالفعل عمري إنساني دريج دبي هنديك ضلين خواي پروردگار الأصل دا عمري توي 6 سال دانا وبلام دزاني كسيلي الرحم دكي هل لوح المحفوظ ده صالي دكي بو زياد كردو، يعني هاد أصل يعني 6 سال بكردو تحفظ سال هنديك ضلين نا خواي گەورە وای لێ دەکا بەرەکەت داوێتە تەمەنی، عمری خۆی بەلاش سەرف ناکە، عمری خۆی منەظەم دەکا، کاتەکەی خۆی ساوکۆ و عالمانەی کە هەنە تەماشە دەکەی لە تەمەنێکی بۆ نمونە 6 ساڵ ژیاوە، 40 ساڵ ژیاوە، 41 ساڵ ژیاوە، ینی بە سەدان مجەلەدی نووسیوە. هیوایە عمری 1000 ساڵیش ئەوەندەی نەنووسیوە، کەواتاوی زۆر عمر درێژ بووە. بۆ چکە بەرەکەتی کەوتۆتە کاتەکەی و ئەو فەرمودانەشم پێم خۆش بوو لە خزمەتتاندا ئیشارەیان پێ بکەم تا دەرسێکی دیکە و بابەتێکی دیکە لەسەر بەرنامەکەمان لەسەر بەها بەرزەکان بەخوای پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.